لەگەڵ هاتنی وەرزی هاوین و بەرزبوونەوەی پلەکانی گەرما ڕەوشی ئاورەکان خراپتر دەبێت. مەترسی بڵاوبوونەوەی نەخۆشی لە نێو کەمپەکان زیاتر دەبێت. وەک ئاورەکان دەڵێن لە ئێستادا ژیانیان سەخت و دژوارە، ئەویش بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما کە لە ئێستادا لەم هاوینەدا لە نێو کەمپەکان دەژین. أول شيء احنا نشكر حكومة كردستان اللي ضيفتنا والله مو على طاري. سپاسی حکوومەتی هەرێم و گەلی کوورد دەکەین بۆ هاوکاریکردنمان و بە جۆرێک کە ئێمەیان لە خۆ گرتووە، بەڵام لە ئێستادا ڕەوشمان زۆر خراپە و ژیانمان زۆر خراپتر بووە بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرماوە کە کاریگەری زۆری کردوتە سەر هەمومان بە تایبەتی منداڵەکانمان. شهر الصيف درجة الحرارة عالية. لەگەڵ هاتنی وەرزی هاویندا خێمەکانمان پلەی گەرمای زۆر بەرز بۆتەوە. 3 ساڵ دەبێت لەبەر سەرمای زستان و گەرمای هاویندا ئێمە ئاوارەین. نازانم بۆچی نامان گەڕێنەوە و هۆکارەکەی چییە. ڕۆژ لە دوای ڕۆژ ژیانمان خراپتر دەبێت. يعني درجة الحرارة 52 جاء المرضى مي ماكو شوية المي زحمة. پلەکانی گەرما 52 پلەیان تێپەڕاندووە. منداڵەکانمان نەخۆش کەوتون و ئاومان نییە و دەرمانیش زۆر کەمە. ژیانێکی کولەمەرگیمان هەیە و داواکارین بمان گەڕێنەوە زێدی خۆبان و ناوچە ئازاد کراوەکانمان. خەڵکی مووسڵ گەڕایەوە بۆچی ئاوارەکانی سعدیە و شارەبان ناگەڕێنەوە. يعني العالم خلها ترجع ببيوتها رجعونا خلى العالم تعيش. ئاوارەکان دەیانەوێت بگەڕێنەوە لەبەرەوەی بێزار بوون لە نێو خەوێتگە و کەمپەکاندا. لەبەرەوەی زۆرێک لە ئاوارەکان هیچ سەرمایەکی داراییان پێ نییە و نازانن چۆن بژێوی ژیانی منداڵەکانیان پەیدا بکەن و تاکەی ئەم خێزانانە بەم شێوەیە بمێننەوە لەبەر گەرمای هاوین و قوڕ و چڵپاوی زستاندا. هەرچەندە لە 2 ساڵی ڕابردوو لە ڕێگەی نووسینگەی کۆچ و کۆچبەرانی خانەقین و ڕێکخراوەکان هەوڵ درراوە بەشێک لە کێشەی خێزانە ئاورەکان چارەسەر بکرێت بە دابینکردنی پێداویستی و کەرەستەی هاوین، بەڵام وەکو ئاورەکان ئاماژەی بۆ دەکەن وەک پێویست نەبووە ئەو خزمەتەی کە بۆیان کراوە. بۆیە تاکە ڕێگە چارە بۆ چارەسەرکردنی گرفتی خێزانە ئاورەکان گەڕانەوەیانە بۆ زێدی خۆیان کە ماوەی 2 ساڵ زیاترە حکومەتی ناوەندی و خۆجێی پارێزگای دیالە کەم تەرخەمن لە گەڕانەوەی خێزانەکانی سعدی و شارەبان بۆ زێدی خۆیان. بێستون سەلام، کورسات نیوز، کەمپی ئاورەکانی وەند لە خانەقین.